ئەو توێژینانەی ئەمڕۆ پێشکەشەکرێن توێژینەوەی ئازبەرزن یەک لەو توێژینەوانە باز لە کە پێشکەشکرا پێش ئێستا بەشێکی گشتی باسی لە ئەوە کرد کە نسبەتی نەخۆشیەکانی شێرپەنجە لە سلێمانی و هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاری بەسەرا هاتووە و داتای زۆر گرنگ پێشکەشکرا لەسەرەوەی کە بەڕچەند بەڕۆ پێش ینی چەندە مەجای تەندروستی گۆڕانکاری بەسەردا هاتووە لە چاو 10 ساڵی ڕابردووە خزمەت گوزاریە تەندروستیەکان بەشێکی زۆر باش بەرەو پێشوە توانراوە شێوازی تەشخیصکردنی نەخۆشیەکان گۆڕانکاری بەسەرا بێ شێوازی پێدانی چارەسەر و چاودێریکردنی نەخۆشەکان بەشێکی زۆر باش گەشەی کردو لە سلێمانی کە ئەو مای خۆشحاڵی بەڕاستی هەندێک لەو توێژینانە بە هاوبەشی بووە لەگەڵ زانکۆی کوردستان باڵێن زانکۆی کۆمال لەگەڵ زانکۆ نێودوڵەتیەکان ئەوانش هەر تایبەتە بن بە ئەو گۆڕانکاریانی کە بە شێوەیەکی گشتی ڕوویداوە لە بەرەو پێشبردننی سیستمی تەندروستی بە شێوەیەکی گشتی لە شێوازی چارەسەرکردنی نەخۆشی لە شێوازی دەستنیشانکردنی نەخۆشی کە بۆ خۆی یەکێک لە کێشە گەورەکان لە نەخۆشی شێرپەنجە دەستنیشانکردنی نەخۆشیەکە زۆر کات دەستنیشانکردنی نەخۆشیەکە زۆر دوا ئەکەوێت بە هۆکاری ئەوەی نەخۆشەکە هیچ نیشانەیەکی نییە بەڵام ئێستا بە هۆکاری پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەو بەرەو پێشونانی کە بووە لە بەنجالی جەنەتیکە ئەتوانرێت زۆر پێشتر هەتا پێش دەرکەوت پێش دروستبوونی نەخۆشیەکەش مەترسی نەخۆشیەکە دیاری بکرێت لە کەسەکە. توێژینەوەیەکەم باز لە ژماری توشبوانی شێرپەنجە بەراورد بە ساڵان لە شاری سلێمانی کراوە و بەراوردێکە بزانی زیادبوون هەیە لە ژمارەمانایان نییە لە توشبوانە ئەمە یەکەم توێژینەوەیەکە کە باس کراوە باسی ژماری توشبوانی شێرپەنجەی مناڵان کراوە بۆی ئێمە بتوانین ئەو ڕێکاریانە چێبیگرینە بەر بۆ کەمکردنەوە و دیاریکردنی هۆکارە سەرەکیەکانی بە تایبەتی لە شاری سلێمانی یەکی کە لەوانە باس کراوە کە شتێکی گرنگە گرنگیدان بە تەندروستی دەمودانە لەلایەن ئەو کەسانی کە توشبووی شێرپەنجەن کە لە ژێر چارەسەری کیمیاوی یان تیشکدان یاخود ئەو کەسانی کە نەقلی مۆخی ئێسکیان بۆ کرێ لە سندن چاندنی مۆخی ئێسک لە شاری سلێمانی کە ئەمەش شتێکی زۆر گرنگە هەروەها باز لە ئەو بەرەو پێشچوونە تازانەی کە لە شێرپەنجەی کۆڵۆنا هەیە کە تو ئێستا ئێمە ئەبێ ینی ئەوە خەڵک ئاگادار بێ کە جاران چارەسەر هەر کیمیای بێ ئێمە بەرەو چارەسەری مەناعی ئەڕۆین بەرەو چارەسەری بایۆلۆجی ئەڕۆین کە ئەمانە خۆشبەختانە ئێستا لە ناو شاری سلێمانی بەردەستەوە بۆ نەخۆش بەکارێنێ ئەمانە ئەوەی خۆش بۆ نەخۆش ئەو لایەنەی گرنگیان کەسەکە پێی مرتاحەکە ئەوەیە سایدیفێک یاخود لایەنی سلبیان کەمترە لە چاو چارەسەری کیمیاویە.